ژمارەیەک کۆمپانیایان ئەڵمانی چەکێن کیمیاوی بە داگیرکەرێ ڕۆژاوای کوردستانê فرۆشتیە و دەدەمە بووری دەژی ئەو چەکێن کیماوی بەکارهاتنە. داخوازکارێ گشتی ئەڵمانیا ئەلباژارێ ئێسن لە ڕۆژاوای ئەڵمانیا دەست بە ڤێکۆلینەکە دێوان و چیاندا کریەک و بەحسە فرۆشتنا مادەیە کیمیاوی ژە ئالیە ژمارە کۆمپانیایان ئەڵمانیاش بۆ ڕژێمە سووریە دکەن. گوتوبێژێ داخوازکارێ گشتی ئەڵمانیا ڕاگەهاند ڤێکۆلین پشتی سکالایە سێ ڕێخستنە ناودەوڵەتی دەست پێ کرد و ئەو سێ ڕێخستن بەحسە وێ چەندێ دکن و کۆمپانیایان ئەڵمانیا سزا بن پێکردنە و مادەیە کیمیاوی فرۆشتنە ڕژێمە ئەسەد. مارک لۆکۆک برێکارێ سکرتێرێ گشتی نەتەوێن یەکگرتی بۆ کاروبارێ مرۆڤاتی ڕاگەهاند و ڕژێمە سووریە دەدەمە سێ هەفتیەن بوریدا 18 بنگەهێن تەندروستیل باکوورێ ڕۆژئاوای سووریێ بۆمبەبارانکردە بە چەکێن کیمیاوی بەریە نەهاژێ دە ساڵە 1970دا کۆمپانیایان ئەڵمانیا مادەین کیمیاوی فرۆشتنە ڕژێمە بەعسە عێراقی ڕژێمە بەعسە عێراقی لە بالیسان و شێخ وەسانان و بە دینان و لە ساڵە 1980 لە هەڵەبجە هەزاران وڵاتیان کوردستانێ بە چەکێن کیمیاوی شەهیدکردە.